سڵای خواتان لێبێ ئەزیزان، من دکتۆر شاهۆم سپۆڕی هەناوی لە تاوەری تەندروستی سمارت لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی بابەتێکی نوێ لە زنجیرە بابەتی نەخۆشی شەکرە و تەندروستی جەستە. بابەتی ئەمڕۆمان بریتیە لە کاریگەری نەخۆشی شەکرە لەسەر پێیەکان. وەک ئاشکرایە نەخۆشی شەکرە کاریگەری لەسەر هەموو ئەندامەکانی لەش دروست دەکات. یەکێک لە گرنگترین ئەندامەکانی لەش بریتیە لە پێیەکان. نەخۆشی شەکرە بە شێوازێکی بەرچاو لە هەموو جیهاندا هۆکارە بۆ لە دەستدانی پێیەکان، بۆ ئەوەی کە ئاگادار بین لە تەندروستی پێیەکانی خۆمان و ئەو کاریگەریە کەم بکەینەوە لەسەر پێیەکان. پێویستە بەرچاوڕوونی تەواومان هەبێ کە چۆن نەخۆشی شەکرە دەبێتە هۆی دروستبوونی کاریگەری لەسەر پێیەکان. پێویستە بزانین کە چۆن شەکرە ئەم کاریگەریە دروست دەکات. یەکەم شت کەسێک کە تووشی نەخۆشی شەکرە ئەبێت، شەکر لە خوێنیدا بەرز دەبێتەوە بۆ ماوەیەکی دوور و درێژ کاریگەری لەسەر خوێنبەری هەموو جەستەدا دەنێت. خوێنبەرەکان لە دوو جۆر خوێنبەرمان هەیە: خوێنبەری باریک و بچووک و خوێنبەری گەورە و فراوان. خوێنبەرەکانی پێ یەکێک لە خوێنبەرە فراوان و گەورەکان کە بە کاریگەری شەکرە ئەگونجێت تەسک ببێتەوە یاخود بگیرێت، کە ئەمە وا دەکات خوێن بە باشی نەگات بە پێیەکان، کە یەکێکە لە هۆکارەکانی دروستبوونی کاریگەری لەسەر پێیەکان و یەکێکە لە هۆکارەکانی دروستبوونی برین لە پێیەکان. کەواتە یەکەم شت نەگەیشتنی خوێن بە شێوەیەکی ڕێکوپێک بۆ پێیەکان هۆکارە بۆ دروستبوونی برین لە پێیەکان و هۆکارە بۆ ئەوەی کە کەسەکە بناڵێنێ بەدەست ئازار و ئێشی پێیەکانەوە. یەکێکی تر لە هۆکارەکان بریتیە لە کاریگەری شەکرە لەسەر دەمارەکان کە دەچن بۆ پێیەکان، ئەو دەمارانەی کە کارەبایی دەگەین بۆ پێیەکان، یعنی ماسوولکەکان بەهۆی ئەو دەمارانەوە ئیش دەکەن، جومگەکان بەهۆی ئەو دەمارانەوە ئیش دەکەن، پێست بەهۆی ئەو دەمارانەوە هەست دەکات. کەواتە کاتێک شەکرە کاریگەری لەسەر ئەو دەمارانە دروست دەکات، دەبینین کە کەسەکە تووشی ئێش و ئازار دەبێت و یاخود هەست لە پێیەکانیدا بە باشی وەکو کەسێکی ئاسایی هەست بە پێیەکانی ناکات و ئەمەش هۆکارێکی ترە بۆ دروستبوونی برین یاخود بۆ دروستبوونی کاریگەری شەکرە لەسەر پێیەکان. یەکێکی تر لە هۆکارەکان بریتیە لەوەی کە درەنگ چاکبوونەوەی برینە لە پێیەکان. وەک ئاشکرا لای هەمووان شەکرە هۆکارێکی گرنگە بۆ درەنگ چاکبوونەوەی برین بە تایبەتی لە پێیەکان، چونکە شەکرە جگە لەوەی کە خۆی ساڕێژبوونی برینەکان دووە ئەخات، کەمچوونی خوێن بۆ ئەو بەشەی جەستە کە پێیەکانە بەهۆی تەسکبوونەوەی خوێنبەرەکان وەک پێشتر ئاماژەمان پێیا و کاریگەری لەسەر دەمارەکان، ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی کە برینەکە درەنگتر و ماوەیەکی زیاتری بێ بۆ چاکبوونەوە. کەواتە شەکرە بە چەند هۆکارێک برین چاکبوونەوەی برین لە پێیەکانە دواخات. یەکێکی تر لە هۆکارەکان و شێوازی دروستبوونی برین لە پێیەکان بریتیە لە تێکچوونی جومگەکان. جومگەی پێیەکان کاتێک کە تێک دەچێت شێوازێکی ناڕێک وەردەگرێت، ئەمە وا دەکات کە کاریگەری زەبری دەرەکی لەسەر پێیەکان زیاتر بێت. ئەمەش وا دەکات کە کەسەکە ئەگەری توشبوون بە برینی پێیەکان لەو کەسەی کە توشبوو بە شەکرەیە زیاد بکات. بۆ ئاگاداربوون لە نیشانەکانی کاریگەری شەکرە لەسەر پێیەکان لەگەڵمان بن، بینەرمان بن بۆ بەرنامەی دواتر. سپاس بۆ گوێگرتن و بینەربوونتان. خواتان لەگەڵ.